6,000 ساڵە لە دوورگەیەکی بچووکدا دەژین و بە پێستی ڕەش و قژی لول و باڵای کورجیا دەکرێنەوە. توانیویانە شێوازی ژیانی خۆیان کە دابڕانە لە جیهان بۆ ماوەی زیاتر لە 6,000 ساڵ بپارێزن. خەڵکی دوورگەی سەنتینێل بە هۆزی سەنتینێل ناو دەبرێن، بەڵام لە ڕاستیدا کەس ناوی ڕاستەقینەی هۆزەکەیان نازانێت، چونکە تا ئێستا کەس نەیتوانیوە ئەو زمانە شی بکاتەوە کە ئەوان قسەی پێ دەکەن. هۆزی حەراز ئەندامانی ئەم هۆزە لە دوورگەیەکی دابڕاو لە باکووری سەنتینێل لە هیندستان نیشتەجێن و چەندین سەدەیە توانیویانە لە جیهان بێنە دەرەوە و توانایەکی سەرنجڕاکێشیان هەیە بۆ ترساندنی کەسانی نامۆ کە لێیان نزیک ببێتەوە. هۆزەکە بە پێستی ڕەش و قژی لول و باڵای کورجیا دەکرێنەوە و جلو بەرێک لەبەر ناکەن. هەرچەندە حکوومەتی هیندستان لە ساڵی 2001 هەوڵیدا سەرژمێریەک ئەنجام بدا، بەڵام سەرکەوتوو نەبوو. بۆیە تا ئێستا بە وردی نازانرێت چەند کەس لەم دوورگەیەدا دەژی. سەبارەت بە شێوازی ژیانیان پشت بەڕاوکردن دەبەستن و هیچ جۆرە کشت و کاڵێک ناکەن. خەڵکی هۆزەکە بەڕاوکردن و کۆکردنەوەی ڕووەک و هەنگوینی کێوی و میوە و گوێز بژێوی ژیانیان دابین دەکەن. ئەوان گەلێکی توندوتیژ و دڕندەن و هەر کەسێک بگرن دەیخۆن. لە ساڵی 2004 تەواوی ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا تووشی تسۆنامیەکی گەورە بوو کە زیانێکی زۆری لێکەوتەوە و دەیان هەزار کەسی کوژ لە دوای ئەو کارە ساتە. حکوومەتی هیندستان بڕیاریدا کە خەڵکی دوورگەکان بەتەنیا جێبهێڵێت، بەڵام خەڵکی هۆزەکە لە ساڵی 2006 جارێکی دیکە بوونە ناوەندی سەرنج. کاتی میدیاکان باسییان لە گیان لە دەستدانی ماسی گرەکانی هیندستان کرد کە بەلەمەکەیان بەهەڵە لە دوورگەی نۆرس سەنتینێل لەنگەری گرتووە و لەلایەن هۆزەکەەوە هەمویان کوژراون. حکوومەت هەوڵیدا تەرمەکانیان بدۆزێتەوە و بەڵام ئەوانیش لەلایەن هۆزەکەەوە ڕێگریان لێکراوە و نەیانتوانیوە لە دوورگەکان نزیک ببن.